بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 42 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بچووکترین چەندجارەی هاوبەش دیاری بکە. پرسیاری 22 لە مابەینی 3 و 7 کە دەبینم 3 و 7 هیچ کۆڵکەچی هاوبەش لە مابەینیان نییە بێجگە لە یەک کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش یەکسەر دوو ژمارەکان لێک دەدەم دەکاتە 21. پرسیاری 23 هەروە هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینی 5 و 2 کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش دەکاتە 10. پرسیاری 24 بچووکترین چەندجارەی هاوبەش لێرە چونکە کۆڵکەی 2 هاوبەشە کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش دەکاتە چ؟ دەکاتە 2 جاران 3 جاران 2 واتە دەکاتە 12 چونکە 2 جاران 3 6 6 جاران 2 دەکاتە 12. پرسیاری 25 9 15 9 15 بزانم 9 15 بوو یان 9 12 بوو 9 12 9 12 بچووکترین چەندجارەی هاوبەش شیتەڵی دەکەم دابەشی 3 12 دابەش 3 دەکات 4 9 دابەش 3 دەکات 3 ئەو جارە یەکسەر دابەش 3 دیسان چونکە 4 دابەش 3 ناکرێت دەینووسمەوە ئەو جە هەنگاوی سێەم چارەکە یەکسەر دابەشی 4 دەکەم پێی ناوێت دابەشی 2 کەم و دیسان دابەشی 2 کەم کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش دەکا 3 جاران 3 9 9 جاران 4 یەکسانە بە 36 36 توانای دابەشبوونی هەیە بەسەر 12 و بەسەر 9. پرسیاری 26 22 44 66 22 44 66 دابەشی دووم کرد بووە 33 22 11 ئەو جارەی دابەشی 11م کرد 33 بووە 3 22 یەکسان بوو بە 2 و 11ش یەکسان بوو بە 1 ئێستا دابەشی 3 دەبیتە 1 2 چونکە دابەش 3 ناکرێت هەروەکو خۆی دەینووسمەوە ئەو جا هەنگاوی چارەم دابەشی 2 ئێستا کۆڵکەکان لێک دەدەم 2 جاران 11 22 22 جاران 6 یان دەتوانم ئەوها لێک دەم 2 جاران 3 2 جاران 2 دەکات 4 11 جاران 3 دەکات 33 33 جارانی 4 بکەم 33 کەڕەتی 4 4 جاران 3 12 4 جاران 3 12 یەکیش 13 کەواتە 132 بچووکترین چەندجارەی هاوبەشە. ئێستا بێمە لای پرسیاری 27 9 27 36 چونکە هەر سێ ژمارەکان دابەشی 9 دەکران یەکسەر دابەشی 9 کرد چونکە لێرە ئەمن شیتەڵی خۆبەش ناکەم هەتا بیکەمە ژمارەی خۆبەش شیتەڵی دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش دەکەم بەڵام هیچی کێشە نییە ئەگەر شیتەڵی خۆبەش بکەم ئەگەر جێم هەبوو کاتم هەبوو تۆزە دابەشی کۆڵکە خۆبەشەکان دەکەم بەڵام لێرە هیچی چەڵەنی ئەگەر یەکسەر دابەشی 9 بکەم چونکە هەموو ژمارەکان دابەشی 9 دەکران 36 بووە 4 27 بووە 3 9 بووە 1 زۆر ئاسانە ئێستا دابەشی 3 دەکەم چارەکە وەکو خۆی دێنمە خوارێ
سەیەکەش دەبیتە یەک. ئێستا دابەشی چاری دەکەم، چارەکەش بووە یەک، واتە هەموو ژمارەکان بوونە یەک. ئێستا 9 جاران 3 27 جاران چاریش دەکاتە یان 3 جاران 4 12 جاران 9 دەکاتە 108. واتە بچووکترین چەند جارەی هاوبەش دەکاتە 108. توانای دابەشبوونی هەیە بەسەر 36 بەسەر 27 بەسەر 9 بەبێ ئەوەی ماوە بمینێتەوە. ئەوەش تەواو بووم بێمەلای 820 کە پرسیاری 28. یەکسەر دابەشی دەم کرد چونکە دابەش دەکرێ، چونکە خانەیەکانی هەردوو ژمارەکە سفرە، کەواتە یەکسەر دابەشی دەم کرد. هەردوو چیان دابەشی دەی دەکرێن. 120 بووە 12 هەشتا بووە 8. ئێستا هەردووچیان دابەشی چاری دەکرێن، دابەشم کرد. 12 بووە 3 هەشتیش بووە 2. ئێستا ناچارم دابەشی دوی بکەم، پاشان سەیەکەش وەکو خۆ بنووسمەوە، سەیەکەش دابەشی سەیکەم، هەموو ژمارەکان بوونە یەک. ئێستا 10 جاران 4 و دەکات 40 جاران 6 دەکات 240. بچووکترین چەند جارەی هاو بەشە. 10 بچووکترین چەند جارەی هاوبەش. لێرە ئەمن دابەشی دوم کرد، 10 بووە 9 10 بووە 5. ئەو جارە یەکسەر دابەشی 9 کرد، چونکە هیچ کۆڵکەچی هاوبەش نەما لە مابەینی ئەو دوو ژمارەیە، کەواتە یەکسەر ئەوەی ڕاستی بی دەتوانم بە جۆرەکی ئاسانتریش ئەو 90 ببینمەوە، بەڵام نامەوێ سەر لێ شێواوی دروستبی بە هەر ئەو ڕێی بگرینە بەر کە هەرچەندە تۆزێک دوور و درێژە، بەڵام زۆر هەڵەی ناکەین تێیدا. بەڵام ئەمن ئەوەی ڕاستی بی لێرە دەمتوانی ئەوها کە دابەشی دووم کرد بووە 9 و 5، کە 9 و 5 دەزانم هیچ کۆڵکەچی هاوبەش نەمایە بێجگە لە یەک، کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش دەکات 2 جاران 9 جاران 5. یەکسەر پێی ناوێ دوور و درێژی کەمەوە. 2 جاران 5 دەکات 10 جاران 9 دەکات 90. پرسیارەکەی پاشی ئەو بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 5 7 9. چونکە هیچ کۆڵکەچی هاوبەش نییە، یەکسەر ئەمن ژمارەکان جارانی یەکتر دەکەم. 5 جاران 7 35 35 جاران 9 دەکات 315. کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش 315ە، چونکە ژمارەکان هیچ کۆڵکەچی هاوبەشیان نییە هەتا دابەشی کەم. نە 2 هەیە و نە 3 هەیە. ناچارم دابەشی 5 کەم کە 5ەکە بۆ یەک، دابەشی 7 کەم کە 7ەکەش بۆ یەک، دابەشی 9 کەم، پاشان ئەو سێ ژمارەی لێک دەم، کەواتە لەبەرچ ئەوها دوور و درێژی کەمەوە یەکسەر ژمارەکان جارانی یەکتر دەکەم. پرسیاری پاشی ئەو 24 36 48 بابزانم گەیشتمە چێ لێرە. ئەو پرسیارم چا کرد، بەڵام ئەو پرسیارم چا نەکردیە. گەورەترین ببورن بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارە 12 زۆر ئاسانە لێرە، چونکە 12 دابەشی 3 دەبی، دابەشی 6 دەبی، دابەشی 12 دەبی. لێرە ئێستا 24 و 36 و 48 بە 6 دەستم پێ کرد، چونکە هەر سێ ژمارەکان دابەشی 6 دەبن. 48 بۆ 8 36 6 24 4. ئێستا ژمارەکان دابەشی دوی دەکەم، پاشان دیسان دابەشی 2 دیسان دابەشی 2 هەتا دووەکان هەموو بوونە یەک. ئەوجا دابەشی 3 بۆ یەک، ئەوجا لێکیان دەدەم، ئەو کۆڵکانە کردیا 144.
144 4 6 10 12 بزانم کام پرسیارە 4 6 ئەو پرسیارەشمایە 34 لێرە چ کۆڵکەکەی هاوبەشە تەنیا دوو هاوبەشە لە مابینی 2 و 4 کەواتە 5 وەکو خۆی دێتە خوارێ 4 دەبیتە 2 3 وەکو خۆی دێتە خوارێ ئەوجا ئێستا بچووکترین چەند جارەی هاوبەش 2 جاران 5 جاران 2 جاران 3 2 جاران 5 10 جاران 6 دەکاتە 60 بچووکترین چەند جارەی هاوبەش دەکات 60 لۆ ئەو 4 ژمارەیە. ئێستا پرسیاری 35 4 6 10 12 کردیە 60 بچووکترین چەند جارەی هاوبەش 4 10 21 35 7 کردیە 230 210 ببورن 210 ئەوە کام پرسیارە ئەوە پرسیاری 36 210 بێمە لای پرسیاری 37 سامی ئۆتۆمبیلەکەی 2 هەفتە جارێک دەشوە وە کتێبخانەکەشی 3 هەفتە جارێک ڕێک دەخا ئەگەر لە جاری یەکەم هەردوو کارەکەی لە هەمان ڕۆژ ئەنجام دابێ ئایا دوای چەند ڕۆژ هەردوو کارەکە دیسان لە هەمان ڕۆژ ئەنجام دەدا واتە گەورەترین بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ژمارە 2 وە ژمارە 3 چەندە ژمارە 2 وە ژمارە 3 لێرە ئەمن ئەگەر تۆزە کڕوونی کەمەوە گریمان ئەوڕۆ کە یەکی مانگی ئۆکتۆبەر کە ناوی چ بوو کە سامی ئۆتۆمبیلەکەی دەشوە ئەوڕۆ ئۆتۆمبیلەکەی دەشوە هەشتی مانگ نایشوە دیسان 15 مانگ پاشی 2 هەفتە دیسان دەشوە لە هەمان ڕۆژ 22 مانگ ناشوە دیسان 29 مانگ کە دەکات پاش هەفتەک ناهەفتەک دیسان دەیشوە ئەوجە مانگی نۆڤێمبەر 5 مانگ ناشوە دیسان 12 مانگ دەشوە 12 مانگ لێرەش دەبوایە تەنیا یەکی مانگ و 15 مانگ و 29 مانگ و 12 مانگ ئەو ڕۆژانە دەشوە کتێبخانەکەی کەی ڕێک دەخا دیسان یەکی مانگ ڕێکی خست بەڵام 3 هەفتە جارە کواتە هەشتی مانگ نا 15 مانگیش نا بەڵکو 22 مانگ ڕێکی دەخا 29 مانگ نا 5 مانگ نا 12 نا بەڵکو 12 مانگ چونکە 29 نا 5 نا بەڵکو دیسان ئەویش 12 مانگ ڕێکی دەخا واتە لە 12 مانگی نۆڤێمبەر هەردوو کارەکە دیسان بەیەکەوە دەکا ئێستا بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابینی 2 3 کردیە پاش 6 هەفتە چونکە 2 جاران 3 دەکا 6 کاتە پاشی 6 هەفتە بەڵام داوا نەکرایە پاش چەند هەفتە داواکرایە پاش چەند ڕۆژ کەواتە چونکە ئەمن دەزانم
هەفت ڕۆژە بابزانم لە چی ئەوەم چاک کردیە. 2 3 بچووکترین چەند جارەی هاوبەش یەکسەر 2 جاران 3 یەکسانە بە 6 بچووکترین چەند جارەی هاوبەشەواتە پاش 6 هەفتە، بەڵام چونکە داواکرایە ڕۆژ یەک هەفتە 7 ڕۆژە کەواتە 6 جاران هەفت دەکات 42 ڕۆژ. پاشی 42 ڕۆژ هەردوو ئیشەکەی بە 1 ڕۆژ دیسان دەکا. پرسیاری 38 ئایا دەکرێت دوو ژمارە هەمان گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەند جارەی هاوبەشیان هەبێت؟ ئەو پرسیارەی هەندێک سەیرە نازانم دەکرێت ناکرێ؟ بێگومان ناکرێ، تەنیا ئەگەر هەردوو ژمارەکان یەکشت بوون. دوو ژمارەیە بەڵام هەردووچیان هەمان ژمارە بوون دەکرێت، بەڵام دەنا ناکرێ. ئەوەی ئەمن بزانم نابی. لێرە هەتمە کۆتایی لاپەڕات 42 دێمە کۆتایی ئەوانەیە هیوادارم سوودی هەبی هەتاوانەیەکی نوێ هەر بژی.